24 کاتژمێرە لە نەخۆش دەبیندرێت ئەو نەخۆشانی کە لێرە ئێمە دەبینین نەخۆشی هەناوی توندەکانە و نەخۆشی ڕووداوەکانی هاتوچۆ و کەوتنە خوارەوەیە ڕووداوە سوتەغنا گەورەکان و بچووکەکان هەموو جۆرەکانی سوتانە و نەخۆشی بەرزەپەستانی خوێن و فشاری خوێن بەڕێکی زۆر ڕوو دەکەنە نەخۆشخانەی گشتی ڕانی. ئێمە پێک ستافێکی گەورن لە خزمەت نەخۆشاندن لە نەخۆشخانە گشتی ڕانیە پێکاتون لە 4 پەرستار و نزیک 8 پزیشک بە پێی جیاوازی پلەبەندی پزیشکەکان لە پزیشکی مقیم و پزیشکی پلەبەند و پزیشکی ئەخساییشیان تێدایە و نەخۆش دەبینن بەوێ 24 کاتژمێر و پەرستارەکانیش بە هەمان شێوە تەواوکەریەکردن لە نەخۆشخانەی گشتی ڕانیە. ئێمە لە ڕەمەزاناندا هەروەکو ڕۆژەکانی تر بە شێوەیەکی ئاسایی داوامی خۆمان دەکەین هەروەکو ڕۆژانیکە 24 کاتژمێریە و بگرە ماندووتریش دەبین لە ڕۆژانی ئاساییدا لەبەر ئەوەی لە ڕەمەزاناندا خەڵک بە ڕۆژووە گۆڕانکاریەکی گەورە لە فیسیۆلۆجی نەخۆشەکان ڕوودەدا و نەخۆشەکان کە ئێواران بانگ ئەکەنەوە بەشێکی زۆریان بەڕاستی مڕعاتی خۆیان ناکەن و تووشی ئازاری گەدە و زۆر جار هیلاکبوون و هەندێکیشان کە نەخۆشی درێژخان لەگەڵدا لەم کاتەدا هیلاکیان دەکەن ناچار دەکەن ڕوو دەکەنە نەخۆشخانە و ئێمەش بە شێوەیەکی گشتی خزمەتی نەخۆشەکانمان دەکەین. الله أكبر الله